ئیمانداری ڕاستەقینە دائیمەن هەوڵ ئەدا تەماشای چاکەکانی خەڵکەکە و لە ناو خەڵکا بڵاوێکاتەوە. ئەگەر عەیبێک ببینێت چاوی لێ ئەنووقێنێ، هەوڵ ئەدا سترێکە، هەوڵ ئەدا دای ئەپۆشێ. وەکو چۆن ئێستا ئەگەر یەکێک لە ئێمە برایەکی ببینێ، مسلمانێک ببینێت لە شوێنێکا خەوتووە، باەکی ڕەشەبایەکی توند هەڵی کردووە، ئەدا لە کراسەکەی هەڵیەداتەوە عەورەتی یەکەوێتە دەشت. ئەمیش لەبەر خاتر ئەوەی کە براکەی عەورەتی بەدەر نەکەوێ، ئەڕواش شتێکە داتە سەریا، دای ئەپۆشێ. عینەن بە هەمان شێوە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئاوایە، نایە لێ عەیبی براکانی دەرکەوێ، عەیبی خوشکانی دەرکەوێ، ئەیشارێتەوە تر دراوسێتی، خزمێتی، کەسێتی، خەڵکێکی غەریبە بەڵام مسلمانە، دایە پۆشێ. ئەگەر چاکەیەکیش ببینێ باسیەکە، بڵاوێکاتەوە بۆ ئەوەی چاکەکاری بڵاو بێتەوە، بۆ ئەوەی براکەی لە ناو خەڵکە، خوشکەکەی لە ناو خەڵکە، خوشکی ئیمانی، برای ئیمانی ئەڵێم، لە ناو خەڵکە ڕوسپی بێ. بەڵام ئینسانی خراپەکار، منافق، شەڕانی، ئەڕوا وەک مێش بە دوای پیسی ئاگەڕێ، بە دوای عەیب و عارە ئاگەڕێ. سەد چاکە ببینێ باسی ناکە، بەڵام یەک خراپەیە ببینێ گەورەی ئەکاتەوە و باسیەکە. ئەوە ئینسانێکی منافقە، دووڕووە، شەڕانیە، مسلمان نییە، ئیمان نەچۆتە ناو دڵیەوە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. مەسیح عەلەیه السەلام، عیسا، پێغەمبەر عیسا لەگەڵ حەواریەکانیە، هاوڕێکانیە، ئەسحابەکانیە ڕێیان ئەکرد، لاکی حەیوانێکیان بینی کە بۆنی کردبوو. یعنی هاوڕێکانی وتیان چی هەیە لە بۆنی ئەم حەیوانە ناخۆشتر بێ، یعنی بۆنەکەی زۆر زۆر ناخۆشە. عیسا عەلەیه السەلام چی بفەرمێ باشە؟ فەرمووی تەماشای دگانەکانی بکەن چەند سپی و جوانە. حەیوانێک مردارەوە بۆتەوە، لە ڕیوایەتێکە ئەڵێن سەگێ بووە، تۆپیوە، بۆنێکی زۆر ناخۆشی لێ دەرچووە. هاوڕێکانی وتیان چەندێ بۆنی، هیچ بۆنێ نییە ئەوەی ئەم بۆنە ناخۆش بێ. بەڵام عیسا عەلەیه السەلام فێریانەکە کەوا حتا ئەو حەیوانەش دروست نییە غەیبەتیکەی. فەرمووی تەماشای دگانەکانی بکەن چەند سپی و جوانە. ئەمە مەدرسەی پێغەمبەرانە، ئەمە قوتابخانەی پێغەمبەرانە. ئەگەر ئێمەش خۆمان بە تەلەبەی ئەو مەدرسەیە ئەزانین، ئەگەر خۆمان بە قوتابی ئەو قوتابخانەیە ئەزانین، ئەبێ دەرس لە ئەمان وەربگرین، لە ئەوانەوە فێر ببین.